پارتی لە کۆبوونەوەیدا لەگەڵ بەشێک لە نوێنەری کونسوڵخانەکان لە هەرێم ڕایگەیاند هەندێک لایەن بە پشتیوانی دەستی دەرەکی دەیانەوێت چەک بکڕن و ئاسایشی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان تێک بدەن. بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێم لەسەر و لێدوانە هاتنە دەنگ و وەڵامی پارتیاندایەوە. بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند پارتی دەوێت بۆ هەواڵانە سیاسەتی شکست خواردووی خۆی بشارێتەوە و ڕایگشتی چاواشە بکات. لە سەرەتاوە بیرۆکەی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان لە دەرەنجامی ئەو سیاسەتە گەڵەت و سەقەتە بووکە لە کابینێک لە دوایەکەی حکوومەتەکەی شیروان بەرزانی و دە ساڵی ڕابردوو سەرۆکایەتەکەی مەسئول بەرزانی میلەتیان تووشی قەیرانێک کردووە، قەیرانێکە بەدەستی خۆیان دروستیان کردووە. ئەیانەوێ هەموو لاکان کەن بە برابەر لەگە خۆیان و خەڵک ڕاکێشن بۆ ئەو سەنگەرەکە خوانیوانتە لە بیری بزوتنەوەی گۆڕان نەبووە. لە خۆمان نەڕێ خەرەکەمان بەڕاستی نەهێزی چەکدارمان هەبێت نەبچین چەک بکڕینەوە هیچ پێویستمان بەوەنەوە بەڕاستی. باپی زانیاریەکانی NRT یەکێتی ناڕەزایەتی خۆی لەسەر ئەو هەواڵە گەیاندۆتە وەزارەتی ناوخۆی هەرێم و داوای کردووە کە لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە ئەو بابەتانە دەوروژێن و هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە. یەمێکی لە کۆڵەکە ئاساسیەکانی حکومڕانی و سیستەمی حکومڕانی لە وڵاتەیە باش و خراپیەوە بەدەستی خۆمان نای شێوێنین نە لە کەسیە شێوی نەگەربی شێوێنی لە خۆمانی شوێن لە پێش هەموو کەسێکەوە ئەتوانی بڵێ ئەمە معلومەیەکی هەرچ کەسێک لای هەرچ کەسێکەوە بێ معلومەیەکی بێ ئەسڵ و فەسڵە و زۆر نادروستە و هیوادارم هیچ لایەنێک سیاسەکانی خۆی لەسەر ئەو ئەساسە بنیاد نەنێ بۆی نەکەوێت هەڵەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە چەند ساڵێک پێش ئێستا خاوەنی هێزی سەربازی بوو دەڵێت لە ئێستادا لەگەڵ دروستبوونی هیچ هێزێکی سەربازی دانین و لا بەرنامەشیان دانیە چەک بکڕن. کۆمەڵ هەل لە سەرەتاوە ئەوەی ڕاگەیاندوە لەگەڵبوونی میلیشیانیە بۆ هیچ لایەنێکی سیاسی لەگەڵ ئەوەیەکەوە هێزی هەرێمی کوردستان خاوەنی هێزێکی چەکداری نیشتمانی بێ و هەموو لایەنە سیاسیەکان هەر پێشمەرگە و چەکدارێکیان هەیە لەناو ئەو هێزە نیشتمانیە خۆی بینێتەوە. بە تەواوی ماناوە کۆمەڵی ئیسلامی ئەوە ڕەت دەکاتەوە بۆیە نە ئەو نیازەی هەیە و نە کاری باشی کردووە. با بڕوای بەشێک لە چاودێران پارتی لە کۆبوونەوەی لاگەڵ نوێنەری کونسوڵخانەکاندا مەبەستی لە بزوتنەوەی گۆڕان و پارتی کرێکارانی کوردستان بووە کە هەمیشە پەکەکە لەلایەن پارتیەوە با هێزێکی ئاژاوە جێڕ و تێکدەر ناو دەبرێت. پارتی دیموکراتی کوردستان بە شێوەی ناڕاستەوخۆ بەشێک لەلایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستان بەنانەوەی پشێوی و کڕێنی چاک بە شێوەی نایاسایی تۆمەتبار دەکات. بەڵام لایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەو دەنگۆیانی پارتی دیموکراتی کوردستان ڕەت دەکەنەوە و دەڵێن پارتی دەیەوێت بمان کاتە بەشێک لە سیاسەتە شکست خواردووەکانی خۆی. بژاردە بە NRT سلێمانی.